دارایی سلێمانی بە وەکالەت بیرۆکە و شێوازی خەڵاتەکە و دانانی میکانیزمی دابشکردنەکەی بۆ ئامادەبووان و کەناڵەکانی ڕاگەیاندن ڕوون کردەوە. بەخێراتنتان دەکەین بۆ مەراسیمی بەخشینی خەڵاتی بەڕێز جەلالی عومەری ساماغا بەسەر فەرمانبەرانی دیوانی چاودێری دارایی سلێمانی. ئێستاش کاک ئەحمەد ئەمین بەڕێوەبەری گشتی دیوان با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەی لیژنەی بەخشینی خەڵاتەکە. ئامادەبووانی بەڕێز میدیاکارانی عزیز بە ناوی لیژنەی بەخشینی خەڵاتی بەڕێز جەلالی عومەری ساماغاوە بە خێراتنی هەموو لایەکتانەکەین ماندوو بوون و ئەرکتان کێشا. لێرەدا بە پێویستی دەزانین کە هەندێک زانیاریتان لەسەر خەڵاتەکە و خاوەنی خەڵاتەکە پێ بدەین. بەڕێز جەلالی عومەری ساماغا لە کۆتایی ساڵی 2002ەوە تاکو و سەرەتای ساڵی 2011 بۆ ماوەی زیاتر لە 8 ساڵ سەرۆکی دیوانی چاودێری دارایی سلێمانی بوو. هەر لەو کاتەدا بڕیاریدا ئەو پارچە زەویکەی هی خۆیە بفرۆشێت و پارەکەی لە بانکێکادا بنرێت و ساڵانە ڕێژەی لە سەدا 90 سوودی ئەو پارەیە وەکو خەڵات دابەش بکرێ بەسەر فەرمانبەرانی دیوانی چاودێری دارایی سلێمانیە و لە ستادەکەی کە دەمێنێتەوە دەچێتە سەر پارەکە و ساڵانە بڕێ پارەکەشی پێ زیاد دەکات. پارچە زەویەکە لەلایەن لیژنەیەکەوە فرۆشرا بە زیاتر لە 90 ملیۆن دینار و پارەکەی لە بەنک دانرا. ئەم ڕۆژێمە لێرەدا کۆبوونەتەوە بۆ دابشکردنی خەڵاتی ساڵی سێەم. دیارە پێشتر دوو جار ئەم خەڵاتە دابش کراوە بە فەرمانبەرانی ئەم ساڵەوە ژمارە ئەو فەرمانبەرانی کە ئەم خەڵاتیان پێبەخشراوە دەگاتە 29 فەرمانبەر. خەڵاتەکەش لە دوو جۆر پێکاتووە. یەکەمیان خەڵاتی خانمی سەلارە کە ئەمیان تەنها ڕەگەزی مێینە خوشکان دەگرێتەوە. دووەمیان خەڵاتی فەرمانبەری نموینەی ئەمیان هەردوو ڕەگەزەکە دەگرێتەوە. هەروە ئاگداری بەڕێستان لیژنەی بەخشینی خەڵاتەکە لەلایەن خاوەنی خەڵاتەکەەوە دیاری کراوە و لەسەر بنەمای پلە و ناونیشانی وەزیفی نەکناو. و میکانیزمی دیاریکردنی فەرمانبەرانیش بۆ خەڵاتەکە سەرەتا لێپرسراوە ڕاستەوخۆکان ناوی فەرمانبەرانی کاندیدکراوی خۆیان بۆ خەڵاتەکە دەنێرن بۆ لیژنەکە. لیژنەکەش لە ناو ئەو فەرمانبەرانەی کەوا ناوەکانیان بۆی هاتووە دیارە ڕەنگە لیژنەکە 30 کەسی بۆ بێ ئەو بڕیاری داوە 12 خەڵات بکە لە ناویانە بە میکانیزمی خۆی ئەو ژمارەیە هەڵدەبژێرێت و خەڵاتەکەیان پێدەبەخشرێت. دیارە ئەوەی لێرەدا پێویستە باسی بکەین بەها و گرنگی ئەم خەڵاتە تەنها لەوە نییە کەوا مەبلەغێکی بڕێکی پارە بێت و بدرێتە فەرمانبەران بەڵکو لایەنی معنەوی زۆر لەوە گرنگترە کە هۆکارێکە بۆ هاندان و دروستکردنی ڕوحی کێبڕکیەی زیاتر خزمەتکردن لە ناو فەرمانبەرانە و زیاتر خزمەتکردنیان کە ئەمەشیان لە ئەنجامدا دەبێتە خزمەتکردنی دیوانی چاودێری دارایی و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ڕێز و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکتان لیژنەی بەخشینی خەڵات. بەشێک لە ڕۆژنامەنووسانیش باسییان لە گرنگی ڕۆڵی دیوانی چاودێری دارایی سلێمانی کرد کە لە ماوەی ڕابردوودا بە شێوەیەکی چالاک توانیویانە 2650 راپۆرت لەسەر سەرپێچی و لادانە یاسایی و دارایەکانی فەرمانگەکانی حکوومەت تۆمار بکەن و دەیان ملیۆن دۆلار پارەی گشتی لە قورجی گەندەڵکاران دەربهێننەوە و هیواشیان خواست هەوڵەکان بە مەبەستی بەرەو پێشبردننی زیاتری ئەو دەستگایە درێژەی هەبێت. دۆستێکی جەنابی کاک جەلالی ساماغا لە ماوەی 6 ساڵی ڕابردووە ئاگداری شوکارەکانی دیوان بووینە و نووسینمان لەسەری هەبووە و بۆ لە نزیکەوە متابعەی شوکارەکانمان کردووە. منەمەوێت لە تەرەفێکی کەوە قسە لەسەرم خەڵاتە بکەم وەکو کاک ئەحمەد فەرمووی ئەمە تەنها شتێکی مادی نیە و پێشکەشکرێ بە فەرمانبەرە سەلارەکانی دیوانیا فەرمانبەرەکانی کەم بەڵکو ئەمە لە ڕووی معنەویەوە ڕەنگە جانبی تر لەخۆ بگرێت. ئەوش ئەوەیە کە کەمن ئەو دام و دەستگایانەی کە پارێزەری حقوقی عامن لە هەرێمەکەمانە هەرێمی کوردستانە ئەوانەی وەکو سندیکای ڕۆژنامەنووسان وەکو ڕقابەی مالی وەکو ئیدعای عام وەکو دەستەی نەزاهە دیوانی چاودێری دارایی لە ماوەی کارکردنیا زیاتر لە 2750 راپۆرتی ڕقابەی مالی ئامادە کردووە. ئەوەی کە بۆ ئێمەی ڕۆژنامەوان و ئێمەی نووسەر و ئێمەی چاودێران گرنگە ئەوەیە نێرین ئەم راپۆرتانە تۆزی لەسەر بنیشێت بەڵکو گەندەڵکاران ڕاپێچی دادگاکان بکرێن. وەکو وتم زۆرن ئەو دەستگایانەی کە سەرپێچی ئەکەن مافی گشتی ئەخۆن ئەم دیوانە بەڕێزەکە ئێوە ئێستا لی دانیشتون بە ملیارها دینار و دۆلاری ملیۆنەها دۆلاری لە قوتی لە قوڕی گەندەڵکاران هێناوەتە دەرەوە بۆی ئەرکی ئێمە شاوکاری ئەم دیوانە بکەین لە ڕووی کاری ڕاگەاندن و کاری پیشەی خۆمانەوە بۆی ئەمانی زیاتر تەشجیع بن لە شوکارەکانیانە و ئێمە دەستخۆشیان لێکەین بۆ ئەم خەڵاتە. بابەتێکی کامەوێت تشکی بخەمە سەر ئەوش ئەوەیە کە ڕەنگە کاک جەلالی ساماغا تاقە بەرپرس بێت لە وڵاتە
کە هەمووتان بینیتان هەمووتان ئاگدار بوون ڕێی عام ئاگدار بوو کە دەست لە کارکێشانەوەکەی چەند بوو بەمایی نیگەرانی لەلایەن ڕاگەیانکاران لەلایەن بەرپرسان لەلایەن ئۆپۆزیسیۆن معارەزە دەسەڵات هەموو لایەکان بەگشتین تاقە بەرپرس بوو کە یعنی دەست لە کارکێشانەوەکەی بوو بەهۆی ئەوەی کە نیگەرانیشی گەورەی لای هەمومان دروست بکرد بە پێچەوانەوە ڕۆژانە دەیان بەرپرس لە وڵاتە دەست لە کارە کێشێتەوە هەر بەلاشمانەوە زۆر ئاساییە چونکە ئەو کەسێک بوو لە پێناو حقوقی عامان وەکو خۆی ئەڵێم راپۆرتانەی کە ئامادەمان کردووە هیچی چۆنەڵی ئەوە نییە لە زداری یەکێکەوە یان ئەوەی کە ئەوەی باسی ئەکات گێڕابێت بەڵکو هەموو ئەمانە بە ڕێوشێنی قانونی بە تەدقیق بەوە ئامادە کراون بۆیە ئەرکی ئێمە بە ئێوەشی ڕابگەێنم لێرەوە و ئەرکی خۆشمان ێزانین کە ئێمە بە دۆرەچوونی زیاتر بۆ راپۆرتانە بکەین کە ئامادەیان کردو لە ماوەی ڕابردووە جارێکی تر من پیرۆزبایی لەو فەرمانبەرە بە ڕێزانە ئەکەم کە شکارەکانی خۆیان بە باشی هەڵسەنگاندووە چەو فەرمانبەرانی کە خەڵات وەرەگرن چ ئەوانەش کە خەڵات وەرناگرن هەموو ئەمانە پێکەوە شکارێکی پیرۆزیان لە خزمەتی وڵاتی ئاساس کردووە جارێک تر من دەستخۆشیتان لێکەم و پیرۆزباییتان لێکەم و جاری کە بە خراتی هەموو لایەکتانەکەم بۆ دابشکردنی ئەم خەڵاتە هیوادارم ساڵانە ئەمە زیاتر بە شێوە ستایلێکی تر باشتر بەڕێوە بچێت لای خۆشیانەوە فەرمانبەران خۆشحاڵیان بە بەخشینی خەڵاتی جەلالی ساماغا دەربڕی و بە پاڵپشتێکی گەورەی معنەویان دایە قەڵەم بۆ ئەنجامدانی کاری باشتر و خزمەتکردنی زیاتری دیوانی چاودێری دارایی هەروەک فەرمانبەران داواشیان کرد ئەو مەراسیمی خەڵات بەخشینە ببێتە دەرفەتێک بۆ بەخشینی خەڵات بەسەر فەرمانبەرە سەرکەوتوەکان لە تەواوی دەستگا و دامەزراوە حکوومیەکاندا با کاک ئەحمەد بفەرمێت بە دابەشکردنی خەڵات بەسەر فەرمانبەرانی نمونەیەکاندا بەڕێز نەجم عەبدوڵڵا خاتوونی بەڕێز سەیران بابە ڕەسوڵ خاتون نوخشە عەبدوڵڵا خاتون نازنین ئەحمەد ئیسماعیل شیرین عەزیز ئاراس ئیبراهیم عوسمان حەمە ساڵە حەلیمە عەبدوڵڵا سازان ئەحمەد عائشة توفيق لە پەیامێکیشدا کە بە بۆنی دابەشکردنی خەڵاتی سێمین ساڵەوە ئاراستەی فەرمانبەرانی دیوانی کردبوو جەلالی ساماغا سەرۆکی پێشووی دیوانی چاودێری دارایی دەستخۆشی لە فەرمانبەرانی دەستگاکە کرد و دەژڵێت ڕۆژێک دێ و گەندەڵکارانەی سەروەت و سامانی گشتیان بەتاڵان بردووە بەرنەفرەتی خودا و میلەت و مێژوو دەکەون هەر بەم بۆنەوە خاوەنی خەڵاتەکە بەڕێز جەلالی عومەری ساماغا نامەیەکی پیرۆزبایی ئاراستەی سەرجەم فەرمانبەرانی دیوانی چاودێری دارایی سلەیمانی کردووە ئەمەش دەقی نامەکەیە بە ناوی خوای گەورە بۆ هەموو خانمە سەلارەکان و فەرمانبەران نمونەیەکانی دیوانی چاودێری دارایی لە سلەیمانی سڵاو پاش دەستخۆشی و پیرۆزبایی لە هەوڵ و ماندووبوونتان پیرۆزباییتان لێ دەکەم بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنانی ساڵی سێهەم ئێوە شایستەی ڕێزلێنان و شکۆدارین شانازیتان پێوە دەکەم هیوادارم هەمیشە بێلایەنی دیوانی چاودێری دارایی بپارێزن و لە ڕەوتی پیشەگەری ڕسمی و بێگەردی خۆتان لا نەدەن بۆ ئەوەی پەیامی عەدالەتی دیوان بەردەوام بێت ئەوەش بزانن شمشێری دات و دەستپاکی و چاونەترسی ئێوە گەندەڵکارانی تۆقاندۆ بەرەنجامیشی هەبووە زۆرتریش ماوە بیکەن
ئەو گەندەڵکارانی کە ماڵ و سامانی گشتیان بەتاڵان بردووە دەبێ بزانن کە بە پێی منطقی مێژوو لە ڕۆژی خۆیدا سەرەیان دێت و بەر لەعنەت و نەفرەتی خودا و میلەت و مێژوو دەکەون. خوایە بێت هۆکارەکەشی بەپاکی و بێگەردی و چاونەترسی دیوانەکەتان دەبێت. دڵسۆزتان جەلالی عومەری ساماغا 14/2/2013. لێپرسراوان و فەرمانبەرانی دیوانی چاودێری دارایی سلێمانی نیگەرانن لەوەی ماوەی 7 مانگەکاری ناردنی دەستەکان بۆ فەرمانگەکان و تۆمارکردنی راپۆرت لەسەر سەرپێچیەکان لەلایەن دیوانی چاودێری داراییەوە بەهۆی خانەنشینبوونی سەرۆکی دیوانی چاودێری دارایی پێشووەوە ڕاگیراوە و فەرمانبەران داواکارن بە زووترین کات دەست بەکار بنەوە. سوپاسی دیوانی چاودێری داراییەکەم کە هەستاون بەم ئەرکە دڵسۆزانە و ئەم کە پیرۆزدا خۆشم بە خۆشحاڵە زانم کە منی شەڵ بژێراوم بۆم خەڵاتە. زۆر سوپاسی جەلالی ساماغاژەکەم هیوای تەمەندرێژ و لە شتاغی بۆ خوازم و پێم وایە دەورێکی کاریگەریە بێت لەسەر فەرمانبەران و تا ڕادەیەکی زۆریش باشە. بەڵێنەدەن کە لە کارەکانتان چۆن زیاتر هەوڵانی زیاتر هەوڵی تەشجیع عبید کە زیاتر بە دڵسۆزی کار بکەیت لە ئیشکارەکانی ڕۆژانەیە. ماوەی کە ستەکێت فەرمانکەتان بە هۆکارێکی یاسایی کارەکانی وەستاوە تا چەند نیگەرانی یا جۆرێک وڵی تا ڕادەیەکی زۆریش نیگەرانی لەوە زۆرمان پێ ناخۆشە چونکە حەزەکەین ئێمە کارەکانی خۆمان جێبەجێ بکەین. هیوادارم بە زووترین کات ئەم مانگرتن و ئەم مینەشمان ئیشەڵا کۆتایی بێبێت. خەڵاتێکە ساڵانە دابەشەکە بەسەر فەرمانبەران و سەلاری ناو دیوانی چاودێری دارایی. ئەم خەڵاتە پاڵپشتێکی معنەویە نەک مادیە، تەنها معنەویە بۆ هەموو فەرمانبەران بۆی ببن بە هاندەرێک بۆ هەموو فەرمانبەرانی ناو دیوان و ببێتە نمونە بۆ هەموو دامەزگەکانی حکوومەتی هەرێم بۆ وەرگرتنی ئەم جۆرە خەڵاتانە. ئەوەی ڕاستی بێ ئەم جۆرە خەڵاتە پرۆژەیەکە لە داهێنانی بەڕێز کاک جەلالی عومەری ساماغایە کە وابزان لە هەرێمی کوردستانە تەنها دایرێ ئەم جۆرە خەڵاتان دابەشەکە لە هەموو فەرمانگەکانی حکوومەتی هەرێم و هیوادارم ئەم جۆرە پرۆژانە پرۆژەی خەڵاتکردنی فەرمانبەرانی دیوان ببێتە نمونەیەک لە دیوانی چاودێری ببێتە نمونەیەک بۆ هەموو فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. وەڵی حتمما ئێمە فێری ئەوە نەبووین دانیشین، فێری ئەوەی ئێمە دایمەن ئیش و کارەکانمان بەڕێکوەکی بەرین. ئێمە دەستەکانمان لەگەڵ فەرمانبەرانی ناودیوان بەڕاستی بەوە بەناوبانگن کە دڵسۆزن و بەوەفان لە ئیش و کارەکانی خۆیانە لە ڕۆژی دروستبوونی ئەم دەستگایە.
فەرمانبەرانەکانی ناو دیوان و لەگەڵ دەستەکانە بەڕاستی فێریەوە نەبوون دانیشین بچین بگەڕێن بە ئیشکارەکانی خوانات بۆ وردبینیکردنی خەرجی یان جۆری خەرجی داهاتی ئەم حکوومەتە کە چۆنی سەرفەکرێ ئێمە ئەوەی ئەرکی سەرشانی هەموو فەرمانبەرانی ناو دیوان بچن دوای ئەو ئیشانە بکەون کە لە جۆری سەرفکردنی ئەم پارانە ئەوەی ڕاستی بێ ئێمە فەرمانبەرانی ناو دیوان بەوە بەناوبانگە کە دڵسۆزن بە ئەمەکن لە ئیشوکارەکانی خوان ئێستا بەڕاستی زۆر دڵتەنگین ئەو ماوەیە کە ئێمە بێئیشوبەکارین و بەڕاستی ئەمەش کارێکە پێمان خۆش نییە. ئێمە وەکو فەرمانبەرانی چاودێری دارایی ئەو خەڵاتێکەوە بۆمان دیاری کراوە و ناومان دیاری کراوە ئەمە یعنی لایەنی معنەوی زۆر بەرز کردوینەتەوە بۆی کەوە تاکوونیە لە کاری وەزیفیمان بین کەوە بە شێوەیەکی دڵسۆزانە بەردەوام لەسەر ئیشوکارەکانمانە بن بەو ڕێوڕەسم و ڕێگەیەی کەوە لە کاتی جەلالی ساماغاوە کە فێر کراوین و ئەو ڕێگەی کە بۆی داناین بەردەوام بین ئیشەکەی ئێمەش ئیشێکی زۆر زۆر پیرۆزە کەوە ڕێ لە گەندەڵکاران ئەگرێت کەوە چەنەها پارە و پولی ئەم دەوڵەتە کە بە هەدەر ڕۆیشتووە لە توانرێت کەوا لە قورگی شێر وەکو ئەوایە کە لە قورگی شێر بهێنرێتە دەرەوە و هیوادارین ئیش و کارەکانیشمان هەر بەردەوام بێت و ئامادەین یعنی هەچی ئیشێکمان پێ بسیێنن لە چارچێوەی ئیش و کاری دیوانی چاودێری دارا ئێمە جێبەجێ بکەین بەبێ چاونەترسی و بەبێ ئەوەی کەوە هیچ شتێک کارمان تێ بکات دڵسۆزی خۆمان هەر بەردەوام بێت. وڵی ئێمە وەکو فەرمانبەرانی چاودێری دارایی فێری ئەم دانیشتنە نین و ئێمەش بۆ ماوەیەکی کاتی بوو یعنی ئەوە کەوا ئیشەکانمان هەڵپەسێرە لەبەر چی لەبەرەوەی کەوا قانونەکەمان تەطبیق بێت بۆ ئەوەی کە زیاتر سیغەی ڕسمی و هین و بەقوەتی ئیش و کارەکانمان بکرێت و ئێستا یعنی زۆر نیگەرانین لەوەی کەوا هەتا ئێستاوا بەو شێوەیەکی وانە هاتن بە دەنگمانەوە کەوا بکەوینەوە سەر ئیش و کارەکانمان بە دڵسۆزیای خۆمانەوە و زۆر پێشی نیگەرانین تا ئێستا چەند ماوەیە کەوا ئێمە بێ ئیش و کارین کە ئەو معاشە وەرئەگرین زۆر بەهینی خۆمانی نازانین لەبەرەوەی کە ئێمە بە مقابلی ئەو ئیش و کارەی ئەم دیوانی چاودێری داریا ئەو ئیمتیازات و معاش و شتانەمان وەرئەگرین لەبەرەوە هیوادارین کەوا بەرپرسان و حکوومەت یعنی هەڵسێت بە دانانی سەرۆکێکی دیوانی چاودێری دارایی هەتاکوونیە قانونەکەشمان بچێتە بواری جێبەجێکردنەوە ئێمەش وەکو جارانمان بکەوینەوە واری جێبەجێکردنی ئیش و کارەکانمان و لەبەرەوەی مەجالێکی زۆر دروست بووە بۆ دەوائیرەکان کەوا دوورن لە چاوی ینی ئیش و کاری چاودێری داراییەوە کە لەوانەیە چەنەها سەرپێچی کرابێت مەجال دروست بوو بێت و پارەی میلەت و دەوڵەت بە هەدەریرابێت. زۆر پێ خۆشحاڵم کە خەڵاتم کراوە حەزەکەم هەموو کەسێ خەڵاتە بکرێت و پێ خۆشحاڵم بۆ هەمووی وەری بگرێ ئیشەڵا زۆر سپاسی ئێوەی ژەکەم زۆر سپاسی کاک جەلالی ژەکەم کە ئەم ڕێزە لە ئێمەی ناوە هەستم بەرانبەری کاک جەلال زۆر ڕێز و هینم هەیە بۆ ئەویش تا ئەو ڕۆژەی ئەمرمیان تەقاوتە بم من خۆشحاڵم لەم دایرە.